لە بەرواری چواردەی حوتی 2023 و تا دوو ڕۆژ بەر لە ئێستا هاوڵاتیەکی کورد خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان کە دانیشتوی شاری ڕانیە سەردانی بەشی پۆلیسی نێشتی تاوانی ڕاپەڕینی کرد و سکاڵای تۆمار کرد لەسەر کەسێکی نەناسراو کە بە فێڵی شتکرین هەستاوە کوڕە تەمەن 8 ساڵەکەی بردووە بۆ دەرەوە و دواتریش نەگەڕاوەتەوە بۆ ئێوارەکە سەردانی بەش پۆلیسی نێشتی تاوانی ڕاپەڕینی کرد و سکاڵای تۆمار کرد. دوای گرتەبەری ڕێکاری یاسایی لەلایەن بەش پۆلیسی نێشتی تاوانی ڕاپەڕین دوای کەمتر لە 24 کاتژمێر تواندرا ناسنامەی تۆمەتبارەکە ئاشکرا بکرێت و تۆمەتبارەکە دەستگیر کرا لەلایەن بەش پۆلیسی نێشتی تاوانی ڕاپەڕینەوە تۆمەتبارەکە دەستگیر کرا. تۆمەتبارەکە خەڵکی ڕانیە تەمەنی 21 ساڵە لە ڕەگەزینێرە بە پێی زانیاریەکان کێشەی دەرونی هەیە واتە دەروی نازێگیرە، بەڵام ئێمە بۆ مەبەستا بە بڕیاری بەڕێزدا دووار تۆمەتبارەکە دواتر دەنێرین بۆ لیژنەی پزیشکی هەمیشەیی بۆ ڕاستی دروستی کە ئاخۆ دەرونی نازێگیرە یاننا. دوای ئەوەی کە بە پێی زانیاریەکان کە تۆمەتبار وتبووی لە شاخ فرێمداوە و تەرمەکەشم لە شاخ فرێداوە کوشتومە بۆ مەبەستا ئەو هێزە تۆکمەی پۆلیس چوو بۆ شاخ واتە شەوی ڕابردوو لە شاخ تەرمی ئەو منداڵیان دۆزیەوە وەروەها لە شوێنی کوشتنەکەشدا ئامێرێکی تیخ لە زۆری منشار دۆزراوەتەوە. دوای تەرمەکە گواسترایە بۆ پزیشکی دادوەری ڕانیا لەوێ توێکاری تەرمی بۆ ئەنجام درراوە. بۆ مەبەستا لێکۆڵنەوە بە تەواتی دەستی پێکردەوە و بڕیاری بەڕێزدادوەری لێکۆڵنەوە تۆمەتبارەکە بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی ڕاگیراوە. ئەمەشدا و کاتێک کە کەمتر لە 24 کاتژمێر هێزەکانی پۆلیس ناسنامەی تۆمەتبارەکەشیان ئاشکرا کرد و تۆمەتبارەکەشیان دۆزیە و وەروەها تەرمی منداڵە 8 ساڵە فرەدراوەکەشیان کە لە ڕەگەزینێرە دۆزیەوە. بەڵێ دوایەوەی کە لە پزیشکی دادوەری ڕانیا دەرکەوت کە تەرمەکە شێواندرا بوو، بەڵام پزیشکی بەڕێز سەلماندی کە هیچ ئەندامێکی جەستەی ئەم منداڵە دەرنەهاتوە.